فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێم ڕایدەگەنێت باهۆی ڕێخستنەوەی باج داهاتی باج لە کابینەی نوێمیە حکوومەتی هەرێم گەیشتووەتە بەرزترین ئاست بەراورد بە سەرجەم کابینەکانی پێشوو. باپی راپۆرتی فەرمانگەی میدیا و زانیاری لە ساڵی 2021دا داهاتی باج 696 ملیارد دینار بووە. لە ساڵی 2020دا داهاتی باج 578 ملیارد دینار بووە و هەروەها لە ساڵی 2019دا داهاتی باج 627 ملیارد دینار بووە. لە کاتێکدا لە ساڵی 2012 تا ساڵی 2018 داهاتی باج 308 ملیارد دیناری تێنەپەڕاندووە. داتاکانی فەرمانگەی میدیا و زانیاری لەبارەی باج دەریدەخات کابینەی نوێیەم لە ژێرناوی ڕێخستنەوە و تا ساڵی ڕابردوو لە ماوەی تەنها 3 ساڵدا بەڕێژەی زیاد لە 160 باجی زیاد کردووە لە کاتێکدا حکوومەتی هەرێم زیادکردنی باجی ناوناوە ڕێخستنەوەی باج بەڵام باپی دەستوری عراقی ساڵی 2005 کە هەرێمی کوردستانیش دەنگی پێداوە و کاری پێدەکرێت باج و ڕسومات تەنها بە پێی یاسای پەرلەمان دەسەپێندرێن واتە لە تایبەتمەندی دەسەڵاتی یاسادانانە و ناکرێت بە بڕیاری دەسەڵاتی جێبەجێکردن واتە حکوومەت یان وەزارەت یان کۆمپانیای ڕاستپێردرا و لەلایەن وەزارەتەوە بسەپێندرێت یان هەموار بکرێتەوە. دەستوری عراق سەبارەت بەم بابەتە دەڵێت باج و ڕسومات ناسەپێندرێت و هەموار ناکرێن و وەرناگیرێن مەگەر بە یاسانە بێت. هەروەها بڕیار دەدات خاوەنداتە نزمەکان دەبەخشرێن لە باج بە شێوەیەک کە کەفالەت زەمانەتی ئەوە بکرێت دەست نەدرێت لە ئاستی خوارووی پێویستی گوزەران ئەمەش بە یاسا ڕێک دەخرێت. گەرچی حکوومەتی هەرێم باز لەوە دەکات دەیان شوێنی بازرگانی و کۆمپانیا و نەخۆشخانەی تایبەت بەهۆی نەدانی باجەوە داخراون بەڵام ئاماژە بەوە نەکراوە کە سەدان بازرگان و کۆمپانیای گەورە باج نادەن و ئامادەش نین باج بدەن کەسیش لێپرسینەوەیان لەگەڵدان ناکات. لە کاتێکدا حکوومەت ئامادەنیە لە باجی کاسبکارێکی بچووک و مامناوەند یان جوتیارێک خۆش ببێت باپی زانیاری و بەدواداچوونی چەند پەرلەمانتارێک دەیان کۆمپانیا هەن کۆمپانیای گەورەن و ئەگەر ئەو باجەی لەسەریانە بیدەن کێشەی دارایی و موچە بۆ حکوومەت نامێنێت. لە کاتێکدا وڵاتانی خاوەن نەوتن کەمترین باج لە وڵاتیانیان دەستێنن سەرەڕایەوە پشکیشیان لە فرۆشتنی نەوتیشدا هەیە. لە جیهاندا و لە وڵاتانەی حکوومەتیان هەیە باج لەسەر بنەمای ژیان و گوزەرانی خەڵک بەرز دەبێتەوە و دادەبەزێت لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی کۆڕۆنا کاتێک بڕیاری کەرەنتینەدرا لە ئەمریکا و ئەوروپا حکوومەت هاوڵاتیانی خۆی قەرەبوو کردەوە چەندین ملیارد دۆلاری بۆ کۆمپانیا و کاسبکارە زیان لێکەوتوەکان تەرخان کرد بەڵام لە هەرێمی کوردستان هاوڵاتیان هێژار و کۆمپانیای بچووک و مامناوەند باجەکەیان دەکا باهۆی ئەو قەیرانانەوە ژمارەی دەیان کۆمپانیا داخران و قەرەبوو نەکرانەوە. لە وڵاتانی پێشکەوتوو حکوومەت کاسبکار و خەڵکی هێژار و کەرتی تایبەت وەکو کوڕی خۆی سیر دەکات و ناهێڵە زەرەرمەند بن بەڵام لێرە حکوومەت هەوڵ دەدا گیرفانی هاوڵاتیان و کاسبکاران بڕوتێنێتەوە و لا تابلۆ و خۆڵی بەردەم دووکان و جەمەلۆن و چەرداخ باج وەردەگرێت و ئەمەش دواتر لەسەر ئەو کاڵە و پێداویستەی موچەخۆرێک دەکەوێت کە بە هیچ مانگێک لە کاتی خۆیدا موچەی پێنادرێت.